چیتر لە گەرمای هاوین و سەرمای زستاندا چاوەڕوانی هاتنی پاس ناکەی لەبەرەوەی ئەمەی کە لە پشتی منەوە دەیبێنن ئەمە ئۆفیس نییە بەڵکو وێزگەیەکی چاوەڕوانی پاسە کە کۆمەڵێ تایبەتمەندی جیاواز لەخۆ دەگرێت لەوانەبوونی ئامێری فێنکەرە و گەرمکەرە و هەروەهابوونی تەلەڤیزۆن و کامێرەی چاودێری و هەروەها کورسی بۆ دانیشتن و جالەوەش ڕووناکی بۆ شەوان لەخۆ دەگرێت کۆمەڵێ تایبەتمەندی جیاوازتریشی هەیە. ئەم وێزگەیە لە ئێستادا لەلایەن کۆمپانیایەکی تایبەتەوە بە شێوەیەکی ئەزموونی لە شاری سلێمانیدا دروستکرا و دواتر سەرجەم وێزگەکانی چاوەڕوانی پاس دەکرێت بەم وێزگا مۆدێرنە و دیارە بەپێی سەی سەندیکای شۆفێران لە شاری سلێمانیدا زیاد لە 1000 پاس لە خزمەتی هاتوچۆکردنی هاوڵاتیاندا و دەزانن لە ڕابردوودا وێزگەکانی چاوەڕوانی پاس چۆن بوو کە هاوڵاتیان گرفتیان بۆ دروست بوو بەهۆی گەرمای هاوین و هەروەها سەرمای زستانەوە. بەڵام ئەم وێزگا جیاوازە ئەو گرفتانەی هاوڵاتیان چارەسەر دەکات کە کۆمەڵێ تایبەتمەندی جیاواز و هەروەها تایبەت لەخۆ دەگرێت.